دوای ڕوونکردنەوەی ئەم پێشە چییە؟ ضروریە دوو تێبینی گرنگیش بخەمە پێشچاو. یەکەم، ئەگەر سەرکەوتن هەر لەلایەن خواوەیە، حتمما خوای گەورە ئەوەشی بۆ مسلمانان ڕوون کردوێتەوە کە چۆن پێیانە بەخشێت و کەی. سەرکەوتنی خوای گەورە پەیوەستە بە گرتنەبەری ئەو هۆکارانەوە کە خۆی فەرمانی پێداون و فەرموویەتی کە ضرورەتی ئەم پێشەکی و ئەنجامان لازم و مەلزومی یەکن لەگەڵ یەک. لەوانە ئەوەیە کە خوای گەورە بەڵێنی سەرکەوتنی خۆی بەو کەسانە داوە کە دینەکەی سەرەخەن، وەکووە فەرمێوە کانە حەقا عەلەینا نەسڕ المؤمنین، مافە لە سەرمان مسلمانان سەرخین، وەلەینسوڕەنە الله من ينصره، بەتەئکید خوای گەورە ئەو کەسە سەرەخا کە دینەکەی ئەو سەرەخا. باسمان کرد کە ئەمە دوو جۆر ئامادەسازیە خوازێ: ئامادەسازی ئیمانداری لایەنی شەرعی بە قووەتبوونی تەقواکاری، خۆ تەسلیمکردن بە خوای پەروەردگار، دووهەمیان ئامادەسازی مادی لە مەشق و لە چەک و لە هێز و لە ڕیزی عەقائیدی و پلانی شەڕ و ئەمان. ئەم دوانە مەرجی سەرکەوتنن. ئەمەش یعنی خوێندن و فێربوون و بانگەواز و ڕێخستن و ڕەنجدان و بەخشین و سەبرگرتنی تەواو لەسەر ئەم دینە. بۆیە ویستم ئەم تێبینێ بخەمە ڕوو، چونکە هەندێک تەمەڵ و تەوەزەلی بەرسێبەر کە نایەنەوە هیچ ڕەنجێک بدەن، نەبادا لانەیان لێ تێک بچێت، دانیشتون و لە پاڵەوە هیوا ئومێدێکی درۆزنە دروست دەکەن کە پێشکەش بەخوای گەورەیەکەن و کە هەر لە خۆڕا بە خۆڕایی سەریان خا. ئەمانە یانەوە خوای گەورە دینەکەیان بۆ سەرخا بێ ئەوەی ئەم دینە سەرخەن. هەروەها ویستم بیخەمە ڕوو بۆ ئەو قسە زلانەی خۆیان بە بانگەوازی ئەم ئیسلامەیە هەڵواسیوە کە گوایە کار بۆ هێنانەوەی ئیسلامەکە ئەکەن، بێ ئەوەی ڕێی جیهادەکە بگرنە بەر کە لەسەر هەمومان فەرزە. ئەیانەوە دینەکە بە گاڵەی دەم سەرخەن، بێ ئەوەی هۆکاری سەرخستنەکەی بگرنە بەر کە خوای گەورە لەگەڵ سەرکەوتنی دینەکە کردوونی بە لازم و مەلزومی یەکتر، یعنی ئەمیان هەبێ ئەوی تریژە بێ وەکو شەرط و مەشروطن. خوای گەورە فەرمووی: ومن أراد الآخرة وسعى لها سعيها وهو مؤمن فأولئك كان سعيهم مشكورا. هەر کەسێک سەرفرازی ڕسووری ڕۆژی دوایی بوێ، ئەمە یەکەم ئێوێ، هەوڵیشی بۆ بدا، ئەمە دوو، سەرڕاستانە ئیمانداری کردوێ، ئەمە سێ، ئەوانە بە تەئکید هەوڵدانەکەیان جێی سوپاس و تەقدیرکردن. تێبینی دووەم، هۆش هێنانەوەی بێئومێدی و ورە ڕووخاوەکان و ئەوانەی کە وریان بەرداوە کە گومانی بەدیان بە ڕەحمەتی خوای گەورە لا دروست بووە، کە هیوای ئەویان نەماوە جارێکی تر مسلمانان ڕاببنەوە ئەم زەلیلی و ژێردەستەییە لەسەر خۆیان لادەن، ئەوان کە ئەوەندە ڕەشبین کەوتون کە جارێک بە هەست و هۆشیانە بە خەیاڵیانە نایە کە مسلمانان وا بەهێز ببنەوە و بتوانن خۆ بپارێزن و دینەکەیان بهێننەوە سەر حکم، چونکە هەر هێز و دەسەڵاتی کوفر و کافران ئەبینن کە لە هەموو جیهانە باڵەدەست بووە. ئەبینی ڕەشبینیەکیان بێئومێدێکیان ئەڵێ چۆن مسلمانان ئەتوانن لەم زەمانە دەوڵەتێکی ئیسلامی پێک بهێنن کە هەموو دنیا بە سەریانەوە هەمووی زلهێزی گەورەی وەکو ئەمریکا و رووسیا و دنیا دابەش بووە بەسەر ئەمانە. ئەڵێ ئەو دەوڵەتە زلهێزانەی جیهان بوون بە خاوەنی هەموو شتێکن، هەموو شتێکیشیان هەیە، چەکیان هەیە، ساروخی کشوەر بڕیان هەیە، بنکەی چەکیان لە ئاسمانە داناوە، لەوێەوە ئەم هێز و دەوڵەتانە تەئدیبەکەن و کە لە جۆڕاهێڵی و کۆیلایەتیەکەیان دەرەچن. ئەڵەن دەستگای مخابراتەکانیان لەسەر زەویە بڵاون و لە ئاسمانە بە مانگی دەستکرد ڕسمەگرن و تەنانەت هەموو بزاوت و چرپەیەکیشان ئاگایلی. ئیتر ئێمە لە بارودۆخی باید چۆن ئەتوانین جیهاد ڕاگەیەنی؟ هەر لەگەڵ ڕاگەیاندنیان ئەتوانن لە ناو لانکەیە گیانی لەبەر ببڕن. ئەڵەن مسلمانان چۆن ئەتوانن دەوڵەتێکی ئیسلامیدا بمەزرێن کە سندوقی نەقدی دەولی، سندوقی دراوی نێودەوڵەتی و سەرمایەداری جیهان دەستی لە بینەقاقای دەوڵەت و میلەتانیان تند کردووە و ئەتوانن لە ماوەی چەند سەعاتێکە ئابووری وڵاتێک بهێننەوە ژێر سفر. ئیتر دەیان ڕاوبۆچوونی تری بەزی و فەلسەفاندنی ترسنۆکی و هەنجەتی خۆدۆزینەوە لە فەرزی زەمانە کە جیهادەکەی. بێگومان بڵاوبوونەوەی ئەم قسە و قسەڵۆک و گومانانە وەرەی خەڵکەکە زیاترە ڕووخێنێ، وایان لەیەکە کە زیاتر تەسلیمی ئەو واقعە ببن کە کافران دروستیان کردووە و لەم سەردەمەیە کردویانەتە قاڵب و مسلمانەکانیان تێپەستیوە، ئەهلی کوفریش ئەمەیانەوێ
جا تۆ لە کەسانی وا بەزی و ورە ڕووخا و دۆڕاوەوە چاوەڕێی چ هەڵوەستێگەکەی بەرامبەر کافر و مرتدان بینوێنێ مەگەر نابینی هەڵوێستیان لە کافر و تاغوتانی ناوە و دەرەوە چۆنە ئەڵەی دۆستی 100 ساڵەی یەکترن ئەمە ئێمە ئەڵێین هەر کەسێ وا بزانێت کە هێزەکانی کوفری جیهانی بە هەموو توانا و دەسەڵاتیانەوە ئەتوانن ڕێ لە مسلمانان بگرن تا نەتوانن دەوڵەتی ئیسلامی خۆیان لە ناوەڕۆک و سیمایە ئیسلامیەکی تەواو دابمەزرێنن ئەو کەسە گومڕایە و خوا پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم بە درۆ خستۆتەوە درۆکە باوەڕی بە بەڵێنی خوای کردگار و خوای خاوەن و خوای کارزان و خوای دانا و خوای زانایە درۆکە و ڕاستیش ناکە باوەڕی نییە خوای گەورە دەربارەی ڕەشبینی و بێئومێد و هیوا پوکاوەکانە فەرمێ إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون يعني هیچ کەسێک لە ڕەحمەت و یارمەتی خوای گەورە ڕەشبین و بێئومێد نابێ مەگەر کافرەکان خوای گەورە فەرمێ وما النصر إلا من عند الله سەرکەوتن بەدەست ئەمریکا و رووسیا نییە سەرکەوتن بەدەست خوای پەروەردگارە ما يفتح الله للناس من رحمة فلا ممسك لها وما يمسك فلا مرسل له من بعده لا تسيرك تشون بل لا ينافي للجنس فرمه هروكو تشون فرميتي لا إله إلا هو لا ريب فيه لا عدوان إلا على الظالمين أمش فرمه بل لا ينافي للجنس فرمه لا ممسك لها ممسك لدواء أوهات ونا ونكيري مبني على الفتحة وما يمسك فلا مرسل له مرسل ناوى مبني على الفتحة نكيري ما يفتح الله للناس من رحمة فلا ممسك لها وما يمسك فلا مرسل له من بعده كخواي گەورە دەواازەی ڕەحمەتێکی خۆی بۆ خەڵکی واڵا بکە بە هیچ شێوەیەک بە هیچ چۆنێتیەک بە هیچ جۆرێک بە هیچ ڕادەیەک بە هیچ بڕێک کەس ناتوانە دایخ دەرگای خێری خۆشی لە هەر کەسێک دابخە هیچ کەسێ ناتوانێت بە هیچ کلۆجێ بە هیچ شێوازە بە هیچ چۆنێتیە بە هیچ ڕادێک بە هیچ بڕێک بیکات ئەوەیە معنای لای نافیە للجنس دەیان معنای تری ئەگرێتەوە کە وەکو چۆن ئەڵێن لا إله إلا الله يعني لا مثيل لا قبيل لا ند لا سمية هەمووی ئەوانە باسەکەین و نەفیان لێکەین و ئەمەش وایە هێز و دەسەڵاتی کوفری ناوچەی و جیهانی هەرچەنە بە هێز و بەتوانابن لە توانای خوای متعال لە توانای خوای گەورەدان و ناتوانن لێی دەرچن ئەوان لەژێر ئیرادەی خوای پەروەردگارە کە فەرمانی فەوتانیان بدا هیچ هێز و توانایەک نییە بەری لێ بگرێ خوای گەورە فەرمێ ولا يحسبن الذين كفروا سبقوا إنهم لا يعجزون وأعدوا لهم ما استطعتم من قوة ئەنجا سەیری ئەم تەناسوقەکە لە نێوانی بەرگەی یەکەمی ئەمایەتەیە ئاەتەکەی دوایی تری کە ئاەتی ئەنفال لە 60 ئەنفال ئەفەرمێ ئەوانەی ڕێی کوفریان هەڵبژاردووە باوە حاڵی نەبن کە لە توانە و دەسەڵاتە پێشکەوتون و خوای گەورە دەرەقەتیان نایە ئەمە وەکو حەقیقە دەخاتەوە پێشچاوی مسلمانان دواییژە فەرمێ ئێوە ئەوی مسلمانینە ئەوەندەی لە تواناتانە هەیە هێز بۆ ڕوبەڕووبوونەوەیان ئامادە بکە یعنی ئێوە هێزی ئامادە باشەکەی خۆتان ئیعدادی ئیمانی و ئیعدادی شەرعی و ئیعدادی مادی خۆتان بکەن و بشزانن تەرەفی بەرامبەر هەرچەند بە قووەت بێ هەر لەژێر دەسەڵات و فەرمان و ئیرادە و قەزا و قەدەری خوای پەروەردگارە یعنی با کافرەکان وا نەزانن لە توانا و تەکبیری خوای گەورە دەرچوو ناخوای گەورە بە ویستی خۆی و توانای مسلمانان کە ئامادەیەکەن ڕایەنەدات و ژێرە ژووریانەکات و تەفرەتونانەکە هەروەها ئەفەرمێ ذلكم وأن الله موهن كيد الكافرين إن تستفتحوا فقد جاءكم الفتح وإن تنتهوا فهو خير لكم وإن تعودوا نعد ولن تغني عنكم فئتكم شيئا ولو كثرت وأن الله مع المؤمنين أفرمي لو دڵنیان کە خوای گەورە پلانی کافران پوچەڵەکاتەوە کە داوای سەرکەوتنیان نەکرد سەرانی قوڕەیش هاتن یانوت خوایە کام بەرەمان چێ لە ئێمە یان بەرەی مسلمانان بەرەی محەممەد عەلەیهی سەڵات وسلام شایانی سەرکەوتنە پێی ببەخشە ئیترم ئاەتە هاتە خوارەوە کە بە تەوسەوە پێیانە فەرمێ وا سەرکەوتنتان بۆ هات ئەمە دوای فەتحی مەکە بوو کە تێکشکان و بۆ هەتا هەتایی هێزیان لێبڕا ئاەتەکە ئەو کاتە هاتۆتە خوارەوە
ئەگەر کۆتایی بەدید و هەڵوێستی دوژمنداریتان بهێنن بۆ خۆتان چاکترە، ئەگەر بکەونەوە سەر هەمان هەڵوێستی دوژمنکاری ئێمەژەکەوینەوە بەرامبەرتان، جا ئەبینن بەرەو کۆمەڵکاریەکەتان دادتان نادا ئەو هێزوچەکەی کە هەتانە ئەو قووەت و تەحالوفاتەی هەتانە دادتان نادا هەرچەند زۆریش بن. خی گەورەش وەل مسلمانانایە بینیوتانەوەیەوە هەستان پێکرد و هەردوو بەرەی ئیمان و بەرەی کوفریش هەستیان بەوە کردو کە خی پەروەردگار وەل مسلمانانەوە و هەر وەختێک ویستی بێتی سەرکەوتنیان پێ بەخشە چونکە خۆی سەرپەرشتیاری ئەوانە ذلك بأن الله مولى الذين آمنوا وأن الكافرين لا مولى لهم دیسان بەلای نافیە للجنسە فەرمێتەوە لا مولى لهم مولى لە دوای نافیەکە هاتووەکە ناوە نەکیرەی مەبنی على الفتحة ئەفەرمێ ئەوە لە بەرەوەیە کە خی گەورە سەرپەرشتیاری ئەو کەسانەیە کە باوەڕیان هێناوە کافرانیش بە تەئکید هیچ سەرپەرشتیارێکیان نی. خی کردگار و خاوەنمان فەرمانی پێداوین کە ئەوەندەی لە توانامانە هەبێ هێز بۆ ڕوبەڕووبوونەوەی کافران ئامادە بکەین. ئەمەیە ئەرچی ئێمە، ئیشی ئێمە ئەمەیە. ئەمما زیادکردن و بەرەکەت تێخستن و بە ئەنجام گەیاندن ئەوە بەویست و دەستی خی گەورەیە و ئەویش بە هەموو زانست و ویست و توانایەوە وەلمانایە، وەکو بە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم لە فەرمودەی قودسیە فەرموویەتی استخرجهم كما استخرجوك واغزهم نغزك وأنفق فسننفق عليك وابعث جيشا نبعث 5 مثله وقاتل بمن أطاعك من عصاك. خی پەروەردگار لەم حەدیسی قودسیە یان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە زمانی پەروەردگاریەوە لە خی پەروەردگاریەوە ئەجێڕێتەوە کە لە صحیحی مسلمە هاتووە ئەمە حەدیسی قودسی ئەوەیە ئەفەرمێت لە وڵات دەریان کە وەکو کە دەریان کردیت جەنگیان دژ بەرپاکە لەگەڵت ئێمەش لەگەڵت دەبین، سامان و ماڵ ببەخشە پێت دەبەخشین، سوپایەک بنێرە 5 سوپای وەکو ئەوت بۆ ئەنێرین، بەو کەسانەی جۆڕایەڵتن جەنگی ئەوانە بکە کە لێ دیاخیە بن و سەرپێچی دەکەن. ئاوە خی گەورە زەمانەتی ئەوەشی داوینەتێ کە ئەگەر ئێمە لە بەرخاتری ئەو جیهادەکە دژی کافر بکەین ئەویش پشتیان چۆڵەکە پشتی ئێمە ئەگرێ کەس بۆ ئەوە ناهێڵێتەوە سەریان خا بەڵام فریشتە بۆ ئێمە ئەنێرێ پشتمان ئەگرێ ذلكم أن الله موهن كيد الكافرين. هەر ئەوە خی گەورە پلانی کافران پوچەڵە کاتەوە و نایەڵە فاکوفیچیان کاریگەر بێ. هەروەها ئەفەرمێ فقاتلوا أولياء الشيطان إن كيد الشيطان كان ضعيفا. دژی شوێن کەوتوانی شەیتان بجەنگن، فاکوفیچی شەیتان لاوازە. هەروەها خی گەورە زەمانەتی یارمەتیدانیشی داوینەتێ کە ئەفەرمێ وأخرى لم تقدروا عليها قد أحاط الله بها وكان الله على كل شيء قدير. دوای ئەوەی باس لەو دەستکەوتانەکە لە غەزاکەدا دەستیان کەوتبوو هیدایەتی زۆرتر درابوون ئەفەرمێ هیتریش کە ئێوە لە تواناتانە نەبوو دەستی بخەن، خی گەورە کاراسانی بۆ کردن تا بکەوێتە بەردەستان لەوەی خی گەورە ئەیزانی و ئێوە پەیتان پێ نەئەبرد. خی گەورە توانای بەسەر هەموو شتێکە هەیە.